وڵای برادێکم هەیە لە ئەوروپایە دەڵێ خۆ دەکوژم دەڵێ کتم دیگەیان خۆ دەکەم چۆنە لە مێژە لە وڵاتەیە دیگو خۆ دەکوژم مەویشتم کاکە خۆمە کوژە لە مامۆستا سۆرانی دەپرسم بزانم ئایا خۆ کوشتنم کە یان خۆ بکاتە ماسەی ئیکتی وەڵای کاکە خۆ دەکەم مەسەی ئیکتی بێزار بوومە گوتم وەڵای کاکە خۆ بکوژی باشتر بەس خۆ نەکەی مەسەی گوتم وەڵای جارێک ڕاوەسێ کاکە بە مامۆستا سۆرانی دەڵێم جارێک قسە لەگەڵ کردووە بەچی خۆی دیگو بێزار بوومە بەتەمایە بەچی خۆی بکوژێت وەڵا دیگو لەسەر بینایەکی بەرز خۆ فڕەدەم خۆ دەکوژم زۆر باشە بۆ کابرا ئەهلی قیبلەیە نوێژ دەکات وەڵا نوێژ شتەوی دەکات بەس مامۆستا بێزار بووە کوردم کاکە برا بەڵێ نوێژ دەکات زۆر باشە جا بۆ چیە بێتە مەسیحی یا بۆ خۆیە کوژێ با بێتەوە ئەگەر ئەزانیە ئیدارە ناکا لەوێ و جوابی نادەنێ با بێتەوە کوردستان قوربان خۆ کوردستان چێتی مەڕوو بزن لە کوردستان ئاژێت بۆ ئەم خەڵکی کە لێرەیە یعنی بۆ ئەم خەڵکەی لێرێ چێتی کاکە ئەم خەڵکەی لێرێ چێتی وڵای دەڵێ گوتم کاکە دەڵێ ناڕۆمەوە بۆ کوردستان دەڵێ ئیمانم بە کوردستان نییە چ بکەم دەڵێ خۆ دەکوژم کتم وەڵای پرسارت بۆ مامۆسای دەکەم کتم وعد بێ پرسارت بۆ دەکەم کتی وەڵای پرسارم بۆ بکە دیگو بێزار بووم کتم وەڵای چ بکەم والله کاکە وەڵای كلاهما مر هەردووکیان زۆر تاڵە قوربانگیان هەردووکیان زۆر تاڵە هەم بۆی خۆی بکوژێ تاڵە هەم مرتد بێتەوە خۆ دینەکەی بگۆڕێ هەم تاڵە بەڵام ئەوە عیلاج نییە چاوەڕاستەکەم ئەوە عیلاج نییە قوربانگیان یعنی ئەو چۆن بڵێ دوشتی لە بەردەسایە یان ئەوە تا ببێ بە مەسیحیە ئەوە تا خۆی بکوژێ کە هیچیان نابێ بەڕاستی نابێ هیچیان بکات لە ڕووی شەرعەوە نابێ هیچیان بکات بەڵکو ئەبێت ڕێگایەکی تر بگرێتە بەر ئەگەر ئەزانیە ژیان لە وڵاتەیە ناکرێت ئیلا ئەگەر نەبیتە مەسیحی باوەڕژ ناکەم بەڕاستی شتی وا هەبێت چونکە ئەو خەڵکەوە تا ئەوە کاکە زانا و کاکە شڤان و کاکە دانا و جەماعەت هەر هەمویان وا لە ئەوروپان 100 کەست بۆ هێنم لەو وڵاتانە ئەژێ حەزەکەی ئێستایان هێنمە سەر شاشەکە قسە بکەن کاکە خەڵکێکی شەیە جوابی نییە و زۆر ئاسایی ئەژێت باشە خەڵکێکی شەیە چی پێڵەن 20 ساڵە لەوێ ئەژێت هەتا ئێستا هیچ جوابێکی نییە هیچ جوابێکی نییە بەخوا نەخۆی ئەبژێ و نەبێ بە مەسیحی و ئیش و کاری خۆش یەکات ئێستا چۆتەکن دکتۆری تووشی نەخۆشی نەفسی بووە حەپان نەخوا خەوی لێ ناکەوێت دەڵم کاکە بڵێن داک و بابی نەماوە بڵێن داچی مردووە بابی ژنی ناوەتەوە ئەو مشکلەکەی لەکن زرداشی نامێ دەڵە بۆخت خۆ لەکن زرداکی بوو وازمێن دەڵە ناڕۆمەوە دەڵە لێرە جا قوربانگیانە زانی چۆنە وەکووتم ئەگەر لە ئەوروپا ناتوانێت ئیدارەکە یا لەوێ جێگەی نابێتەوە بابێتەوە کوردستان لێرە دەستکا بە کەسابەت ژن بێنێت وەڵی هەزای مەسی نییە مامۆستا گیان داچی مردووە بابی ژنێشکە ناوەتەوە لەکن زرداشی دیگە وەخت خۆی زۆری لەداوم و هەتا لە جسم لەزاد بە و تەواو لە چی وڵاتێکە ژێت بەریتانیا براگیان لە بریتانیا چ کێشێکی قوربانگیان ئەوە کاکە ڕێباز و جەماعەت کاکە زانەوان لە بریتانیان لە چی شارێکە لە ماستەرە بخۆم لە ماستەرم لەگەڵ خۆمە باشە لەگەڵ خۆتە ئەی بۆ تۆ هاوکاری ناکەیت مامۆستا ئەگە ئاپەکان دەخۆیەک حەیبی نییە ئەگە ئاپەکەشی لێ دەبڕن سەعات دوو یەکیشی لێ دەڕواتە دەرێ هیچی بکە خۆکان من ئاگام لێ نییە خۆم جاری وە ئەتۆ لە شیرنێخێدا بڕواتە دەرم توزانم باشە کاکە گیان حەپەکەی ئەو چییە حەپەکەی ئەو دکتۆر بۆی داناوە بەڵێ دکتۆر بۆی داناوە هەتا جاری وە دووان دەخوا ئاگال لێ نێتەوە ئاگال لێن دو حەپەکەی لێ دەبڕنتەوە بەسەر جادەی دەکرد کاک خۆ نابێ ئەو مادام نەخۆشە نابێ بیاڵێ حەپی لێ ببڕن مامۆستا ئاگال لێ نابێ ئاگا تو خۆ کاکە ئیچی بکەم مامۆستا خۆ منیش مستەمەڕ خۆ بە دوایەوە نیم کاکە نەبرامە نە ئامۆزاوە بەس هاوڕێمە مامۆستا باشە یعنی ئەو جوابی وەرنەگرتووە بەتەمایە بێ بە مەسیحی بەڵێ زۆربەی مڕە مامۆستا جەمن لە 2010 تۆ لە وڵاتەمە زۆربەی کوردی خۆمان هەیە خۆ دەکاتە مەسیحی ئێستا جیرانی خۆما خۆی کردۆتە مەسیحی کە خۆی چارەسەرە دەڵە جوابم دەنێ دەڵە خانی خۆم مشکلێم نابێت مشکلێم نابێت بخۆم پاڵ دەدەم نە شتی وا هەیە کاکە هەیە مامۆستا بخۆم جیرانی خۆمە من دەیناسم نا شتی وا هەیە لەوێ ببی بە مەسیحی ویتر خان و دەنێ و پاڵی لێ بیتەوە و مامۆستا معاش و شتت دەدەنێمە لێرە وایە لێرە بخۆم لە 2010 تۆ لە وڵاتەمە مامۆستا بڵێن جوابت هەبێ لە سەر جۆب سەنتەر دەژی تا
حکومەتیش خانم معاش دەداتەوە. خڵی قوربانگیان هیچیان نابێ بۆ ئەو پیاوە چکە ئەو مسلمانە بتوێنە تێ من ناتوانم پێی بڵم خۆت بکوژە ناشتوانم پێی بڵم ببم مەسیحی خی گەورە داوای سەبرمان لێکات لە هەر بارودۆخێکاویە بێت تۆ سەبرتە بێت چاوەڕی فەرەج و دەرگایە بیخوای گەورە دەرگای خێرت لێ بکاتەوە ئیتر ئەبێت سەبری هەبێت و بەردەوامیش بێ لەسەر ئەو حەپانە بەڵکو خی گەورە شیفای بدا و جوابی ژوەرگرێت. وڵای بەتەماخوای مامۆستا زۆر سپاس دەکەم بۆ ئامژگەریەکەت بەس بەخوا پێی دەڵم ئەوەیە کاکە مامۆستا دەڵێ هەرچەند ئەوەیە پێی دەڵم نابێت قوربانگیان نابێت داواکەم لەو برایانە نازانم ئەو کوڕەکیەیە ئەوانی کە لە ماستەرە ژین بتوانن یارمەتی ئەو پیاوە بدەن و لەو بارودۆخە ناڕەحەتە ڕزگاریکەن. مامۆستا کەس ناتوانێت لەگەڵی دارەکە لە هەر کەس ناتوانێت لەگەڵی دارەکە بڵێن چۆنە شەوانە هەڵدەسێتەوە تۆ لەگە خۆت دەنوێ کابرا ناگال لێ نێت و لە شوێن نەخوێ سەعاتێک شێ دەڕات دەرەی قوڕچۆ بەسەریگەی چ بکەیت یعنی دیارە شێت بۆ کوڕەکەت تێک چووە تێک چوە مامۆستا تێک چوە لە مەراقان تێک چوە زۆر کورمان مامۆستا کورمان زۆر هەیە کورمان هەیە زۆر داماوە بە دەرمانی بەوەی زۆر لە ئەو بووە با بڕۆ مادام هەر تێک چۆ با بڕۆ مستەشفایەکی دەرونی لەوێ بۆ خۆی پاڵکەوێت و هەم عیلاجەکانی بخوا و هەم لەوێش مەعاشی ئەدەنێ و نانی ئەدەنێ و ئیترتەوە ئەو نەتوانێت ئیشکات دەیبەنە ناو شتخانەی جاریوا دەرزی لێدن هێندەیەکی وا لێ دەکەن ئێستا و کوڕە بە دەرزی وای لاتوە سەری ڕواندۆتەوە بەوەی تێک چووە ینی لە تەجمیلاتەوە تێک چووە بەڵێ واللهی نازانم شتەکە گەورە بووە یعنی ئەوە چارەسەرەکەی زۆر قوڵا بێت لە نزیکەوە بە چاودێری بارودۆخی ئەو کوڕە بکرێ و ئاگاتان لێ بێت